لاهور شێخ جەنگی بانگەوازنامەیەکی فەرمی بۆ کەسی یەکەمی هەموو حزبەکان دەنێرێ. داوایان لێ دەکات کۆبوونەوەیەک لە ئاستی کەسی یەکەمدا بکەین، بەڕوون و ڕاشکاوی بەرامبەر بە یەکدی قسە بکەین لەبارەی دۆخی خەڵک و موچە. لاهور شێخ جەنگی دەشڵێ کۆبوونەوەکە لە شاری سلێمانی بکرێ، بەڵام لە بارەگای هیچ حزبێ نەبێ، بەڵکو لە شوێنێکی تایبەت بێ. لاهور شێخ جەنگی لا بانگەوازنامەیەکیدا بۆ کەسی یەکەمی حیزبەکان بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە دەڵێ پیرۆزبایی جەژن لە کاتێکدا دەکەم. بەداخەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی قورس و قەیراناویدا تێپەڕ دەکەن. پێمتوانەی خەڵک بە سیاسیەکان لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە، دەشڵێ سەرباری ڕخنەکانیان گۆڕانکاری و کاردانەوەکان خێران کار گەیشتۆتە برسیکردنی خەڵکی کوردستان، هێنەدانی مافە دارایەکانیان. ئاماژەی بەهۆش کردووە هەر بۆیە وەک بەرپرسیارەتی سەرشانمان لە پێناو تێکنەچوونی زیاتری بارودۆخی هەرێمی کوردستان گەڕانەوەی هیوا بۆ خەڵک، بانگەوازێک بۆ کۆبوونەوەی کەسی یەکەمی هەموو لایەنەکان دەکەم کە کورسیان لە پەرلەمانی کوردستان هەیە، خۆیان بە بەرپرسیار دەزانن بەرامبەر بە خەڵک و ئایندەی هەرێمی کوردستان. هەروەها دەشڵێ داواکارم لایەنەکان لە ئاستی کەسی یەکەمدا بەشدار بن بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە، کەوا پێویستە کاک مەسعود خۆی بەشدار بێت، سەردانی سلێمانی بکات، با جارێکیش بڕیاری چارەنووساز لە سلێمانیەوە بدرێت. دەشڵێ کەسی یەکەمی لایەنەکان هەرچی هەیانە بەڕاشکاوی بەرامبەر بە یەکتری بیڵێن. ئەگەر دەیانەوێت گفتوگۆیەکی بەرهەمدار بکەن، دەبێت لە قاچاقچێتی و داهاتی نەوتی و نانەوتیەوە تا دەگاتە بە هەدەردانی سەروەتی ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە لەوێ باسی بکەین. ڕێگە چارەش بخەنە ڕوو، تاوەکو چیتر لە ڕێگەی میدیاکانەوە برینەکان قوڵتر نەکەینەوە، هاوڵاتیانی کوردستان بێئومێدتر نەکەین. Thank you.